بۆەوەی لە دنیادا ببڕین و لەگەڵ دنیاکەی خۆمانە بەرەو ئاشبوونەوە و بەرەو قوڵبوونەوە بچین. اینجا سلااو لە ئەی سلااو لە تۆ شیرین ئێوارەت باش ئێوارە ئێوەش باش ئازان و خۆشەویستان دڵخۆشین ئەم ئێوارەش لەگەڵ شیرین دووبارە لەگەڵ ئێوەیە بین کۆمەڵێک قسە و باسی شیریناناکەین کۆمەڵێک فەرموویتەنای من ئێنیتە چی بکەم کاکە هەر هاڵێ لەگەڵ هینا پێت ناکرێت لەگەڵ ژنا بۆنم هەر دەبێ ئەوان بیبەنەوە ئێمەش ئەومان جێبەجێ کرد بابەتی ئەو پشووە دەزانین شیرین بەڕاستی ئەو بابەتە زۆر ڕاستە بۆ نمونە هەتا 15 ساڵ بەر لە ئێستش کۆمەڵێک خەڵوەت نشین هەبوون خەڵک ئەچووە خەڵوەتەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ لەگەڵ خۆیان بۆ نمونە دەرونی خۆی ئارامەکردەوە بەڵام لەبری ئەوە ئێستا خەڵک ئەچێ خۆی پیشانە لە دەرەوە بەدوای ئەوەندەی ینی هەر بەڕاستی زەمانەکە زۆر گۆڕاوشین خەڵک ئەوەندەی کە بە دوای ئەوەیەکە دەرەوەی خۆی پێشام دا ئەوەندە بە خەریکی ناو دروستکردنی ناوەی خۆی نییە و پژگیریش بۆ ئەم بابەتە هەیە بەڕاستی بۆ نەخانمان ئێستا پیاوێکیان لا جوانە کە عەزەڵاتیە بێ بۆی ڕووکاری دەرەوەیان خانمان کەسێک پیاوێکیان لا جوانەکە زۆر گرنگی بە سەعات و بۆ شتانە بدە ینی کەم خانم هەیە بۆ نەگرنگی بۆ بدا کوڕێک چۆن قساکە و چۆن قسە ناکە مەبەستمەوەی تاوان ئەمە بۆ کوڕانش ڕاستە کوڕانش ئێستا ئەو خانمانیان بەدڵە کە ئەها بابەتی فیلەر و بۆ تۆکس و بزەبت لەسەر تەلن کوڕی ئێستا زۆر کەمە بە دوای خانمێکا بگەڕێکە چۆن قساکە و چۆن قسە ناکە ئیتر بۆ بەڕاستی ئەمە پشگیریکردنە لە هەردوولاوە هەم کوڕان پشگیریەوە بابەتاکەن هەم کچانش پشگیریەوە بابەتاکەن بۆیە ئیتر مرۆڤش وایە لەگەڵ خواستی کۆمەلگاکە ڕاتە ڕێوە ئەمە زۆری نەها تاوان کەمینەیەک هەن ئیتر وەک شیرین خان بۆنە ئیتر ئاوانەوەکو ڕێبینی هاوکارم زۆر باش فەرموو ئاماژە بەتەوەرە سەرکێکە بە بابەتێک هەیە بەڕاستی نزیکەی 2-3 مانگێکە بێ لای خەڵک زۆر بۆتە بابەت ئەوش ئەوەیە کە ئەو کەسانەی کە لە بۆ نمونە لە کاتی ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعسە خانۆکانیان ڕۆخا بوو ئیتر مڵکوماڵیان داگیر کرا بوو بە هەر نەوعێک بێت لیژنەیەک هات لەلایەن سەرۆکوەزیران و ڕاستپێدابوون بە یاسای ڕەسمی یانی ئیتر هاتن ئەمە پەیجێکیاندانە و کۆمەڵێک لینکوشتیان بڵاو کردو و وتیان ئەتوانن ناوی خۆتان بنووسن بەڕاستی هەر ئەو کاتی کۆمەڵێک کێشە هەبوو خەڵکانێک هەبوو گلەییانەکریان و ئەمانە لە جهەتێکی ڕسمیەوە نەهاتوونە خەڵکانێکی تر هەبوو هەر ئاگایان لێ نەبوو ئیتر خۆ زۆر بابەت دروست بوو لەو کاتەیە لە 2 هەفتەی ڕابردوو تقریبا 20 ڕۆژێکە بێ کۆمەڵێک ناوگەڕایە وتیان ئەمانە ناویان هاتۆتەوە و ینی ئەمانە تەزدیق کراون تەواو کە ئەمانە شایانی ئەوەن کە ئەو تاویزاتە وەرگرن ئیتر بووە بابەتێکی هەڵا ئیتر هەر کەس و بەڕاستی هەر بۆ خۆم تەلەفۆنیانەکریان ئەو بابەتە چیە و ئێوەش خانوتان کاتی خۆی داگیرکەین ڕوخێنراوە ئێوە تاویستان وەرگرتووە تۆ خۆت ناونووس نەکردو نا بەڕاستی من خۆم ناونووس نەکردو لەبەرەوەی ئەو کاتە باوەڕ پێی نەبوویان بەری نەکەوت وەڵاهی نازانم چۆزێک بەریەکەوتن نەبوو باوەڕ پێکردن نا لەبەر ناتوانانی باوەڕی پێ نەکەیت ئیتر هەموو ئەم شتانەمان کۆ کردەوە ئەمڕۆ لێپرسراوی ئەو بەشەی کە لێپرسراوی ئەو بەشی تاویزاتەی کە لەسەر ئەو بابەتە لێپرسراوی یەکەم و بەڕێوەبەری یەکەم ئەمڕۆ لێرە لەگەڵمان میوانە هەموو پرسیارەکانی ئاراستاکەین یەک زانیاریەکی تر هەیە ئەم بەنامەی ڕاستەوخۆ ئێستادا جۆتان لێ ئێوە هەر پرسیارێکتانی ئەتوان لە کۆمنت بینووسن بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە ئێمەش پرسیارەکان ئاراستەی میوانەکە بکەین بە باشمانزانی ئەمڕۆ کە چێ لێرێشن زۆر بەڕێز کاک بێستۆن عوسمان لێرەیە کە بەڕێوەبەری لێژنەی قەرەبۆ لە شاری کەرکک وەڵامی پرسیارەکانمانێتەوە هاوکات لینکی ئەو پەیجی کە ئەمان بەڕێوەی دەبن لە یەکەم کۆمنتدا دەنرێ بۆ ئێوە لە پاشی بەرنامەش کە بەرنامەکە لە پەیجی کەناڵی ئاسمانی کەرکک داغبەزێ لینکەکە دەمێنێتەوە دەتوانن پرسیارێکتان هەیە لێەوە بیکەن کاک بێستۆن سڵاو لێ بێم ئێوارەت باش هاتی سەرچاوان وەڵا کاک بێستم تۆزێک باسی خۆتان بکەم ئەم لیژنەیە چۆنە لە کوێن خەریکی چین ئێوە فەرموون سەرەتا دەستان خۆش بێ بۆم بەرنامەیە تەرخانتان کردووە بۆی زیاتر زانیارەکان بگا بە خەڵکیش ئەم لیژنەیە تەبعاً لە 2002 تەشکیل کراوە هەنێک کار و ئیشیشیان کرد و معاملاتی خەڵکیان وەرگرت بە پێی زروف و چەند حاڵەتێک هاتە سەر کەرکک و خۆتان نەزان لیژنەکە ئیمال کرابوو دوای ئەوەی ئێمە هەستاین زیندومان کردەوە تقریبا بۆ 3-4 مانگە دەستمان کردو بۆ وەرگرتنی معاملات ئەم لیژنەیە پێڵێن لیژنەی قانونی 16 یاسای 16 طبعا هەموو مسادقە کراوە لەمانی عامی مەجلیس وزەراوە مختصە بەو دێهاتانە و ئەو خانوانی بابن لە ناو شار و دێهاتەکان و ناحیەکانی سنووری کەرکک کە ڕووخاون لە ساڵانی 1968ەوە
تاکو 2023 پێش سقوط ئەمانە مەشمولن بە قەرەبووەکە. زۆر باشە کاک بێستۆن لادەکان کام لادیانە ئاگرێتەوەی کە قەرەبوو دەکرێنەوە هاوکات بابەتی کاروبارە یاسایەکان بۆ کەسانێک کە قەرەبوو بکرێنەوە دەبێت چۆن دەست پێ بکەن؟ بەڵێ هەموو لادیەکانی کەرکووکە گرێتەوە ئەوەی سنووریان کەرکووکە باش بە ئەغزی و ناحیەکانەوە ئەوەشی کە مەطلوبە لە معاملەکە ناو شاری کەرکووکی ناو شاری شەگرێتەوە بڵێ ناو شاری شەگرێتەوە کارە یاسایەکان ئەوەیە ئەگەر کەسەکە خانی خۆی بێ بەس مستەمسەکاتی خۆیمان بۆ دێنێ بێکاتۆ لە بێتاقی وەتەنی و تەویسەکەن و وەرەقەی باغە تازەکە دەهێنێ بۆمان و دێ بۆ دایرەکەمانێ مە طەبعاً دایرەکەمان لە غەرناتەیە پشت بەلدەی مرۆ نێزیک دایرەی ئاو پێڵێن لزنەی تعویزات ئێمە سێ ڕۆژمان تەرخان کردە بۆ وەرگرتنی معاملاتی خەڵک ئەتوان بێن سەردانمان بکەن لەو سێ ڕۆژ لە هەفتەیە بڵێ یەکشەم و دووشەم و سێشەممان تەرخان کردە بۆ وەرگرتنی معاملاتی خەڵک ئەوەشی خانۆکەی هیم باوکێتی لە ژیانە نماوە ئەتوانێت طبعاً دایکی تەقدیمکە با بڵێن خێزانەکەی ئەگەر خێزانیشی نماوە لە ژیانە یەکێ لە مناڵەکانی ئەتوانێت تەقلیدپا ئەوە ئەچێتە بابەتی وەرەسەوە داوای شهادە وەفای باوک و دایکەکەین لەگەڵ ئەو کەسەی کە تەقدیمەکە بەس مستەمسەکاتی خۆیمان بۆ دێن عینە دێ لامان تەڵە بنووسێ و تا ئەبێتە معاملەی تەقدیم زۆر باشە کاک بێسون ئێوە وەکو بەڕێوەبەری قەرەبووە نیە تۆ وەکو بەڕێوەبەری ئەو لیژنەی قەرەبووی کە بۆ ئەو خانوانەیە کە لە سەردەمی بڵین بەعەس تێکدراون ئێستا کەسێک بێتە لای ئێوە ناونووس بکە بێتە کوێ شوێنتان لە کوێیە و چی لەگەڵ خۆی بێنێ ئایا پێویستی بە تەنها معاملاتە یاخود ئێوە لیژنەتان هەیە ئەگەڕێنەوە سەر خانوەکان چۆنە بابەتەکە؟ ئێمە وەک پێتمە عنوانی دایرەکەمان لە غەرناتەیە پشت بەلدەی مرور نێزیک دایرەی ئاوە هەر بەرامبەر سندوق لیسکانی سێ ڕۆژمان تەرخان کردو بە مرگرتنی معاملاتی خەڵک ئەو کەسەی کە بێ معاملە تەقدیم بکە وەک وتم ئاماژەم پێدا ئەگەر خانوەکەی خۆیەتی بەس مستەمسەکاتی خۆی دێنێ و دێ بێویانە تەڵەبێکمان بۆ نووسێ لای عریزە نووسەکان ئێمە تەوقیعەکەین لەسەر تەڵەبەکەی نێرین بۆ محکەمەستی فارسمەدا و بۆمان دێنێتەوە فایلەکەی لێ وەرەگری ئەگەر وەرزەش بێ وەک وتم شهادە وەفای ئەوان دێنێت و کەسە لە وارسەکە تەقدیمەکە معاملەکە. ئۆکەی ئێستا بۆ نمونە کەسێک لە لادەیەک لە لادیەکانی کەرکووکە بۆ نمونە لە هەشتاکان خانۆکەی تێکدراوە هیچ شوێنەواری خانۆکەشی نما ڕاست ئێمە چۆن بین لای ئێوە بڵێن خانوویەکمان هەیە تێکدراوە نەشگەڕانێتەوە سەریتیایە بژین ئێمە لەسەر ئەو کەسێ بەس بێ معاملە تەقدیم کالای ئەمما ڕێکارە یاساییەکان بۆ ئێمە بەجێ دێڵێ ئێمە هەستاوین کتابمان کردو بۆ هەموو ئەغزیە و ناحیەکان داوامان لێ کردو ناوی ئەو دیهاتانەمان بۆ بنێرن بەناوەوە یعنی مەسەن بوونمونە بڵین لەیلان با بڵین دەی سیامەن سۆڵ مەسەن چەند ماڵ بووە لە 1970 کە ڕووخاوە چەند ماڵ بۆ بەناوە بۆمانە نێرن ئێمە اعتیماد دەکەینە سەر کتابی ناحیە مصادقاکرێ بەناوە طبعا لەڕی مختارەکانەوە ئەوانە هەمووی ئەدرێتە ناحیەی لەیلان ئێمە تر لیستێکی ناومان بۆ دێ هینەو دیە ئەوەی ناوی لەو لیستە هەبێ ئەوە مەشمولە بە قەرارەکە ئەوەی ناوی لە لیستەکە نەبێ یعنی ئەمە خانووی نەبووە لەو دیە بۆیە ئێمە کار ئاسانیمان کردو بۆ خەڵکیش بۆی خەڵکەکە زۆر عزیێت نەکێشێ بڵێ من لە هەشتاکان و لە هەفتاکان خانم ڕوخاوە ئەی چۆنەمان نازانن ئێمە اعتیمادمان کردوتە سەر کتابی ناحیە و قەزاکان زۆر باش کاک بێسۆن بەڕاستی ئێستا دەزانم زۆربەی بینەران کە ئێمە دەبینن شتێک لە نیگەرانیان تیادایە دەڵێن چۆن جێی باوەڕە چونکە چەند جارێک ئەمڕۆدانە ڕووی داوە لیژنەیە کاتووە خەڵک خۆی ناونووس کردووە پاریان وەرگرتویان کۆمەڵەشتیان وەرگرتووە و هیچیش نەهاتۆتە سەر چۆن بتوانن باوەڕ بەم بابەتە بکەن و بێنە پێشەوە بۆی خۆیان ناونووس بکەن بەڵێ ئێمە بە نسبەتی لیژنەکەی ئێمەوە ئێمە بە هیچ شێوەیە قبول ناکەین پارە لە یەک کەس وەربگرێ یەک دیناری لە خەڵک وەرناگیرێ ئەو کەسەش خۆی دێ معاملە تەقدیمەکە ئەگەر کەسێک پەکەوتە بوو باوکی نەیتوانی بێ سەیرەکەی نەخۆشە بۆی هەیە کوڕەکەی یان کچەکەی بێ معاملەکە تەقدیم کە دوای ئەوەی سەیری هەویەکەیەکەین ئێمە معاملە لە یەک کەس وەرناگرین لە غێری کەسەکە خۆی نەبێ ئەگەر کەسێک هاتوو معاملەی یعنی بۆ نمونە ئێمە لە حاڵەتانە ڕووی داوە سەیرەکەین کەسێک هاتووە سێ چوار معاملەی پێ بووە وتمانە کاکە ئەمە هیچ شێ وتێتی هی برامە یان هی خاڵمە ئێمە وەرمان نەگرتووە با نەچێتە قاڵبێکی ترەوە بۆیە من داواکارم لە هاوڵاتیان حەسرەن دێن لای ئێمە معاملە تەقدیمەکەن معاملەکەش لە غەیری باوکی یان دایکی یان هی خۆی نەبوو با خۆی هیلاک نەکەمە معاملە لێی وەرناگرین بۆیە حتاکو بپارێزین لەوەی کەوا خەڵکی خۆتەزانە نەفز نزم زۆرە ئەمڕۆکە استقلالی خەڵک بکەن و پارە بەگرن بۆیە حەسرەن لای ئێمە تەقدیماتەکە زۆر باش باسی ئەومان کرد ئازیزان و خۆشەویستان کە کاک دەسوون لێرەیە بەڕێوەبەری لیژنەی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەو کەسانەیە کە خانووەکانیان مڵکەکانیان لە سەردەمی ڕژێمی بەعسە ڕوخێندراوە ئێستا ئێمە لینکێکمان بڵاو کردێتەوە هەر لە ئەم بەرنامەیە لە یەکەم کۆمنت لەم بەرنامەیە هەیە کە دایەگری ئەچێتە سەر
ئەو بابەتەی کە هەموو زانیاریەکانی تایە هەموو زانیاریەک لەم لینکەیە هەیە کە باسی ئەوەکە چیتان پێویستە چیتان پێویست نیە چێبی چی بێنە لەگەڵ خۆتان بناوي لجنة تنفيذ القانون 16 لتعويض متضررين من إجراء سياسيات النظام البائد في كركوك. يتلو لينك واتوان داخل بن سيري همش تكام كان بزان نايو تشي هاتوتو نايو تشيج نهاتوتو أو باري كبريارة كاجوسن أو باري كبريارة وكو قربو بدريتوا أو كساني كخان وكان لصالي اشتاكان رخاوة ببارا أدري بملك أدري بزوي أدريتوا تشون أدريتوا و بەڕاستی کاتێکی دیاریکراوە هەیە بۆ ئەوەی کە پارەکە وەربگیرێ دەست خۆش بێ بۆ پرسیارەوە خەڵک زۆرە پرسیارەکە تۆ پرسیارەکانە دین خەڵکایکی دەسەکانت خۆش بێ بەنسبەتی ئەم لزنەوە کە معاملەی خەڵکەکە تەواو بێ طبعا ئێمە ڕئیس لزنەمانەیە لە قازی پێکاتوە سێ نوێنەری وەزارەتمانەیە باش ئەمانە مسادقاکەن لەسەر فایلەکە دوای ئەوەی کە کۆتایی دێ ئێمە لزنەی مرکزیمان هەیە لە بەغا ئێمە لاوەکین فەرعین لزنەی مرکزیمانێ ئەم فایلانە بەرزەکرێتەوە بۆ لزنەی مرکزی لە بەغا کە مسادقەی لەسەرەکرێ ئەنێرێ بۆ خەزینەی بۆ وەزاری مالیە ئەمە پارە بۆیان تەرخانەکرێ ئەمە مڵکوشتیان پێ نادرێ ئەو تعویزەی کە وەریەگرن بەپێی ئەو زەرەرەی کە خۆیان بۆمانە نووسن بۆ نمونە مەسەلەن ئێمە لێرانە شتێتریشەیە کابرا کە لە هەشتاکان خۆتە زانی ئەو کاتە پارە بە دینار بووە بە سویسری بوو ئێمە پێیان نەڵین ئەچین زەرەرەکانمان بۆ نووسین بە سعری ئەوجا مەسەلەن لە هەشتاکان ئیتر بۆمانە نووسێ خانووکەی بای چەند هەزار دینار بووە مثلا بابڵین ئاثافی ناوماڵی مەڕ و ماڵاتی کە ڕۆیشتووە طبعا ئەمە هەمووی بۆمانە نووسێ مەسەن بۆ نمونە با بڵین 10,000 دیناری سویسری بۆ دەرچوو ئێمە هەڵەستین دوای ئەوە کە مسادقە کردرا لەسەر فایلەکەی مفاتەحەی غورفەی تیجاری کەرکووکەکەین ئەلین مەسەن با بڵین بۆ نمونە ئەم کەسە لە 86 خانۆکەی ڕووخاوە مفاتەحاکین بۆ غورفەی تیجارە ئەڵین سعری ئاڵتوونی عیاری هەژدەمان پێ بڵێن لە 86 بەچەند بووە ئێمە چیەکەین تەحویلەکەینە سەر مسقال ئەم پارەیە ئەو 10,000 تەقسیمەکەین لەگەڵ ئەو سعری کە خۆی نووسیوێتی مەسەنە 10,000 نووسیوە لەگە سعری ئەو ئاڵتوونەی بۆمان دێ لە غورفەی تیجارەوە چەند مسقال ئاڵتوونی بۆ دەرەچێت هەر لە کتابەکەشە کە ئەو ڕۆژەی کە لزنەکە تاسیس کراوە لە 2010 سعری ئاڵتوونی عینەن عیار 18مان بۆ دێ کە بە 157 ئەوە سابتە دین ئەوەنە مسقالە ئاڵتوونە فی 157 وەکی بۆ دەرەچین ئەمە بۆمان دەرەچێت بەوەنە ملیۆن دینارە ئەمە ئەبێتە قەرەبووی ئەم کەسە یعنی ئەوەنە ملیۆن دینارە زەرەر بە پارەیەکی باش دەرەچێت ئیتر بەپێی زەرەری کەسەکە زیانەکەی بەپێی زیانەکە زۆر باش ڕێبینیان خۆت تۆمەڕێکردووە بە ئێوە لە گوندێک ئێمە لە گوندی حەسارین طبعا باسم کرد بەشێکی زۆر لە گوندەکان ئەو بابەتە بووە ئێمە لە گوندی حەسارین خانومان هەبووە کاتی خۆی لە 86 بەر لەوەی کە بێن خانۆکان بڕوخێندن لیژنەیە کاتووە هەندێک تعویزاتی داوەتە هەندێک ماڵش لەو کاتەیە بەس بۆ نمونە ئەو کۆمەڵی خانوو هەیە لە حەسار تعویزاتیان وەرنەگرتووە بۆ نمونە ئەو خانووی ئێمە وای باسەکرێ باوکم باسێ کرد بۆ نمونە ئەو کاتی گڵوشت نەبووە ینی بلۆک بووە و بانی گیراوە و خانوویەکی گەورە بووە و لیژنەیەکش هاتووە کاتی خۆی بۆ حەسار لە دوای 2003 کە هینەکانی تۆزێک بابەتەکانی هین کردووە ینی بڵێ ئەم خانوە چۆن بۆ چۆن نەبووە ئەو ئێوە پەیوەندتان بۆ لیژنەیە هەبووە یاخود ئەمە یەکەم جار باشە ئێستا بۆ خانوویەکی ئاوا کە 500 متر 600 متر بووە لەو کاتی بۆ نەگەڵش نەبوو بێ و بلۆک ببێ بە تەخمینی تۆ چەندێ پارە دەرەچێت بۆ وەڵی ناڵێم ئەمە بەپێی زەرەرەکاکە بەپێی ئەو کەسە ئێستا ئێمە کاتی وەختی خۆی کە ڕژێمی پێشوو قەرەبووی زۆر دێهاتی کردوێتەوە یعنی کە خانۆکانیان قڕ بووە با بنمونە بڵین 300-400 متر بووە 1000 دیناری داوە 1500 داوە تا 2000 داوە بۆیە بە نسبەتی ئەگەر خانۆکە بلۆک ببێ و هیم بێ ئەوە طبعا کەسەکە خۆی ئەبێ تەخمینیکە ئێمە دوای ئەوەی کەم مسادقەش بکرێت لەسەر معاملەکە ئێمە خوبەرامان هەیە ئەیدەینە خوبەرا ئەبێ خەبیر تەخمینی پارەکەمان بۆ بکە کاک بەست ئەو بابەتەی کە پێ ئەو هەندێک هەیە لەو کاتیا تەعویزیان وەرگرتووە ئێستا و تەعویزە شمولیانەکە دووبارە ئەتوانن بێن تەقدیم کەم ئەوە دوای ئێمە بڕیاری لەسەردین شمولەکرێن یاننا کەواتە ئەو کەسانەی کە تەعویزشیان وەرگرتووە لەو کاتیا ئەتوانن دووبارە معاملە تەقدیم بکەنەوە بەڵام ئیتر ئەو خۆیان گریمانێت باشە کاک بێستون
لەم بابەتانەیە بەڕاستی دەبێت زۆر خۆمان ئامادەکەین بۆی کە ئەو بڕە پارەی لە غەزانەدانراوە بەش نەکات لەم حاڵەتە ئەگەر ڕوویدا ئەوەلیەت بۆ کێ بێ بۆ ئەو کەسێک کە ئەمە هەمووی زیان لەکەوتووە لە بابەتی زەویزارە بۆ ئەو کەسێک کە شەهیری زۆرترە بۆ ئەو کەسەی یا زۆرترین زەرەری بەرکەوتۆ یان بۆ کەسێکی ئاسایی کە جوتیارێکی ئاسایی بووە کێ ئەوەلی ترینە بۆ وەرگرتنی قەرەبۆکە بەڵێ بەنسبەتی ئێمە ئەم لزنەیە کە تشکیل کراوە طبعا کە حکومەت لزنەیەک تشکیلەکە وەک لیژنەکانی تر طبعا تەخسیسی مالیشیان بووەکە باشە ئەمە خۆی چاکەزان لێمە لە هەموو محافەزەکانم لزنەیە هەیە ئیشیشی لەسەر کرا بەس کەرکوو بۆ ئەمە هەستانی سە کەرکووکمان زیندوو کردوتە ئەلێرە ئەمە ئەوەلیەت بۆ کەس نییە بڵێم مەسەلەن ئەمە سێ چوارخانی ڕووخاوم من ئەوەلیەت بدەم بەم ئەمە شەهیدی هەیە نە ئەوەلیەت نە کێ معاملەکانی کۆتایی هات کە نارمان مسادقی لەسەر کرا لە بەغا کە ناردیان بۆ وەزاری مالیە و تەخسیس پاری بۆ کرا تا وەرەگرێ حاڵی حاڵ ئەگەر تۆ کەسێک بێت دەخانی هەبێ کەسێ بێ یەخانی بێ کەسێ بێ زەرەرەکەی 500 دینار بێ کەسێک بێ 200,000 دینار بێ وەک یەکە ئەوەلیەت نییە لێراندا لەم قەرەبوویە زۆر باشە پرسیارە هەیە بابەتەکە پارە و تعویزاتە شت پرسیارم زۆرە کاک بێسون پێم بڵێ ئەم لیژنەی ئێوە کە بۆ ئەو قەرەبووی ئەو زیان لێکەوتوانەوە تەقدانراوە کە ئەو گوتمانەوەی کە خانۆکانیان لە کاتی خۆیان ڕووخاوە ئێوە تاکوکەی بەردەوامە بن تاکوکەی خەڵک ئەتوانێت بێ بۆلاتان و خۆیان ناو نووس بکەن یەک بابەتێکی ترشەیە بەڕاستی گرینگە کاتێک کە ناوەکان دەرەچێت خەڵک چۆن بزانێت ناوەکەی بڵاو بۆتەوە ئێمە ئەم لیژنەیە طبعا بەردەوامە کۆتایی نییە اللهم ئەگەر بەیانی قەرارێ بدر لە حکومەتەوە هەموو لیجانەکان ئیلغا بکاتەوە مەزمنی با بڵێن لیژنەی ئێبەش لیژنەکە بەردەوامە یەک کێژەی تێنێ وەک پێتم سێ ڕۆژمانداناوەتوان خەڵک بە یەکشەم دووشەم سێشەم معاملە تەقدیم بکەن لە لای لە هەموو هەفتەیەکە بەڵێ چوارشەم مانداناوە بۆ وەرگرتنی ئیفاداتی خەڵک دەڕی پیجەکە و ناوەکانیان بەڵاوکەن ئەو کەسەی کە دێ معاملە لای ئێمە تەقدیمەکە کە فایلەکەمان لی وەرگرت طبعا پیجەکە دامان ناو لە قەدیوە زۆر باش بارکۆدیشیماندان ئەو کەسەی کە دێ لەناو فایلەکەی چی و چیە بێ بیتاقی وەتەنی و ئەو شتانە هەبێ بیتاقی وەتەنی و تەی سەکەن و وەرەقەی باغێ تازەکە با بڵێ نەمەی بارکۆتەکە دێ تەڵەبێک ئەنووسێ دەرەوە لای عریزە نووسەکە بۆمان دێنێ ئێمە تەهمیشەکەین و ئێنێرین بۆ محکەمە یعنی هەمووی با بڵین دەدەقە ناخایەنێ کابرا معاملەکەی تەقدیمەکە و تەواو ئیتر ئێمەش معاملەکەی لێ وەرەگرین و دوای ئەوە داخلی حاسیبەیەکین تەسەلسول و کۆدی بۆ دانین بە پێی تەسەلسول ناوەکان بڵاوکەین باغەتر لە کەس نەکرێت لەکوێ ناوەکان بڵاو بێت بەڵێ پیجێکمان داناوە بەتوانن هەموو کەسێ بنووسێ قانونی شانزە زۆر باشە لە یەکەم کۆمنت لە یەک کۆمنتی ئەم پۆستەیە ئەبینن کە پیجەکە چی ئەتوان ئەو پیجە لایک شتێکی ترش بابەتەکەی ئەوەی باسمان گوتمان یەکشەم دووشەم سێشەممان تەرخان کرد وەرگرتی معاملات زۆر باش هەر لە کاتی داوامی فەرمیە لە کاتی داوامی فەرمیایە بڵێ کاک بەستون من یەکێکم لەو کەسانی کە هاتووم دەمەوێ تەقدیم بکەم بەڵام بەڕاستی هیچ زیانێکم بەرنەکەوتوە خێزانەکەم هیچ زیانێکی بەرنەکەوتووە فایلەکەم لێ وەرەگرێن بابەتەکەم بۆ مەشیەکەن لێرەیە من سەرەکەم ئەچم هەتاوەکو قەرەبوو وەرگرم یان شتێکەیە من ڕاگرێ لێرەیە بۆ ئەوەی ڕاستەقینەی ناوەکان جا بکرێتەوە لە ساختەکان بڵێ ئێمە کە معاملەکان هەمووی وەرەگرین طبعا هەیە بڵێ زۆر هەیە خانووی نەبووە لە دیەکان دێ تەقدیمەکە حاڵی حاڵ و خەڵکە ئەڵێ منیش باوەگەوان قەرەبوو وەرگربەوە ئێمە لێرانە ئیجراعاتمان هەیە کە ناوەکەی بەڵاوەکەینەوە کە سڕی دێت و ناوەکەی بەڵاوەکەینەوە دێتە لای سەرۆکی لیزنە ئیفادەی وەرەگرین یەکەم شی دەبێت دەستناتە سەر قورئان کە خانووی هەبوو لەویانە لەو دیە ئەمە یەکەم لە سوێن خواردنەکەش تێپەڕی سوێنی خواردوتی خانوم هەیە دووەم بابەتمان ئاعتیما دەکەینە سەر کتابی ناحیە بەڵێ ئەو مختارە کەوا ناوەکانی نووسیوە بەیانی دوو بەیانی هەر کەسێکی نووسی بوو خانی لێ نەبێ ئەوە بەیانی ئیجراعاتی لەگەڵەکرێ مدیری ناحیە ئیجراعاتی لەگەڵەکرێ بۆیە ئێمە بۆ منفاتەحی ئەوانەمان کردووە تەڕێی مختار و ناحیەوە ناوەکانمان بۆ دێ ئێمە بۆ نمونە مەسەرن با بڵین کەسێک وارسە باوکی نماوە لە ژیانە دایکشی نماوە لە ژیانە کە دێ تەقدیمەکە ئەڵێ منیش خانم هەبوو لەویانە چەنەها حاڵەت تەقدیمیان کردو گەیشتووەتە مەسەلەی قورئان خواردنەکە کە دەست بناتە سەر قورئان و چێتی من خانم نەبووە هی ما باوک فەئەلێرانە ئێمە بە سێ ئیجرا ئەتوانین کەشف بکەین کە خانووی نەبووە لەوێ دەست بەجێ معاملەکەشی ڕەفزەکرێ و بەس هیلاگەتێکی لە بەلاشە ناتوانێت کە ماڵی باوکی هەی بووە خانووی هەبووە لەوێ قەرەبۆکە وەرگێتەوە بەڵێ ئەتوانێت بەس بۆ ما باوکی تەقدیمکە نابۆ خۆی بەناوی ماڵی باوکی بڵێ بەناوی باوکیەوە تەقدیمەکە خۆی بێتە وارس اینجا دوای بەپێی قەسام شەرعی تەوزیع ئەکرێتە سەر هەموو مناڵەکان
وەکو سەهمیان بابەتی وەرەسا بڵێ بابەتی دێتە بابەتی وەرەسەوە زۆر زۆر باشە باشە. کاک بێسون ئەم بابەتی قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە خانوشتیان ڕووخاوە خەڵکی ناوچەی قادرکەرەم و تەچی جەباری و ئەواناگرێتەوە یاخود بۆ تەنها ئەو دەیانەی کە لە سنووری کەرکووکن لە ڕووی یاساییەوە ڕۆژانە خەڵکمان بۆ دێ لەو بابەتانە ئێمە لێرەوە من داواکاریان لەکەم ئەم لزنەیە ئەبێ لە هەموو محافەزەکان هەبێ بە هەرێمیشەوە قانونی 16 مادەی 3 فقرەی با ئەڵێ ئەم لزنەیە تشکیل ئەبێ بکرێت لە هەموو محافەزەکان بە ئەقلیمەوە بۆیە ئێمە بە سنووری کەرکووک شمولەکە جەماعەتی ناحی قادر کەرەم ئەوانە سەر بە دووزن ئەتوانن بچن لە سەلاحەدین تەقدیم کەن تەکیی جەباری و ئەمانی دیکە کەس حید بە چەمچەماڵن ئەمە سەر بە سلێمانین بۆیە لای ئێمە شمولیان ناکە تا لە سلێمانی ئەو لیژنەیە نییە لە دووس ئەو لیژنەیە نییە ئەو لیژنەیە ئەبێ هەبێ بەسیتر نازم کارای پێکریاننا هیچ معلوماتێکم لەسەرینی ئەوەی ڕاستی زۆر باش بابەتێکی باشم تاکوکەی بەردەوامە بنێوە هەردانشن و بۆ نە بڵین و باسیەوەت کرد کە ئەگەرە تا ئێستا بەردەوامین بەڵام هیچ یاسایەک نییە بڵێ تاکو دوو مانگی تر مانگێکی تر معاملات و ڕاوستن نانا یەکی هیچ یاسایەک نییە و بەردەوام لە زێن بەرگرتنی معاملاتی خەڵک زۆر باشە کاک بەستۆن کۆمەڵە ئامارە بینی نە پێش دەستاتوانین بۆمان بخەیتە ڕوو بێ زەحمەت بەڵێ ئێمە طبعاً خلالی ئەم سێ مانگەی کە دەستمان کردووە بە ئیش وەرگرتنی معاملات هەتا کوستانە 7600 معاملەمان وەرگرتووە هین خەڵک طبعاً هەموو ئەغزیە و ناحیەکانی دێهاتەکانی تابعن بە کەرکووک و ناوشارش لەم سێ مانگەیە تقریبا ئێمە 1107 معاملەمان تەواو کردووە تقریبا ملێن ئیفادەیمان وەرگرتووە 6450 معاملەمان ما ئێمە ڕۆژانە با بڵین ئەو سێ ڕۆژی کە تەرخانمان کردووە لە هەفتە تقریبا 500 بۆ 600 معاملە وەرەجینێ بۆیە داواکارم لە خەڵک کە تۆ هەفتەیەکە هاتوویتە معاملەت تەقدیم کردە لێ بۆ ناوەکەم بەڵاو ناکرێتەوە من هەمە هین مانگی 5 وا ئیشی لەسەرەکە خەڵک پەلەیەتی بڵێ پەلەیەتی یعنی بۆ نمونە ئێستاکانە من لە مانگی 5 1350 معاملە بەس تەقدیم کراوە لە مانگی 6 بەس لە مانگی 1186 معاملە تەقدیم کراوە لە مانگی 3475 معاملە تەقدیم کراوە تۆ هاتوویتە ئەم هەفتەیە تەقدیم کردو ئەی من ئەمانە هەمووی لە پێشتن طبعا ئێمە هەمووشیمان جیا کردوێتەوە بە ئەغزیە و نەواحیەکانەوە هەر هەفتەیمان داناوە ناحیە بەڕێیەکەین یان قەزایە بەڕێیەکەین بۆیە کەمێ من داوا بەس ئەوە نەمداوا لە خەڵکەیە سەبرتانە بێ ئینشاءالله هەمووتان بەڕێیەکەین و غەدریش ناکرێت لە کەس و هەمووشی بەپێی تەسەسول ناوەکانتان بەڵاوکرێتەوە کاک بەستۆن من هاتووم بۆ لای تۆ هەموو شتەکانم یاوە بەدەستی تۆوە کە خۆم دەرچمان دەرەوە لە فەرمانکە تەلەفۆنە بۆ کاک ڕەبینە کە مەڵام کاک بەستۆن ئاگادار کەرەوە زوو کاروبارەکانی من بەڕێ بکات ئێوە لەگەڵ ئەم بابەتیان مامەڵاکەن بەڕاستی زوو کاروبارەکانی من ئەبنە پێشەوە ئێستا تو بووم نەگەیتە ناو مۆزوعەوە لە هەموو شتێکە ئیلا دەبێت بۆ شتی خراپ من پێدە ناو مۆزوعەوە تۆ لەگەڵ کاک بەستۆن عیلاقاتت هەیە یەکەم جارە بیناسە وانیەت خۆیان بێژن فەرموو بەڵێ ئەمە تەبعاً بۆتە باو بەداخەوە زۆر بەداخەوە لە هەموو دایرەیەک ئەم مەسەلەیە بۆتە باو سەیرەکەی کابرا هەر دەرچوەتەیان تەلەفۆنێکم بۆ دێەوە عید منە وڵای تر نازانمەوە خوا شاهیدە جەماعەتی خۆم ئێمە سەر بە محافەزەین طبعاً هەموو مۆزەفەکانی لەوێ کارەکەین لەناو محافەزەوە تەلەفۆنیا بۆم کردووە من هەموو کاتێک هەڵێم بەبان چاو بەس بە زمانی شیرین و خۆش لەگەڵ یاناڕوین کە سڕەشی خۆی دێ ناوەکی بەڵاوکەین و زۆر مەمنونیشە طبعاً بۆیە من داواکەم ئەگە برای خۆمی ئەگەر باوکوی خۆمی لێرەوە دەست پێەکەم ئەگە کاکە ڕێبینە تکایە با نەکەوینێ حراجی و بەرامبەر ئەگەر کاکە ڕێبینیشە و غێری کاکە ڕێبینیشە ئەمان کێنێتە حراجیەوە بەرامبەر خوای گەورە با ئێمە ئیشەکە بڕوا هەمووی بەپێی تەسەسول بڕوا واللهی سڕی هەمووی دێ و هەمووشی ڕوا یعنی کابرا کە دێ معاملەکە تەقدیمەکە 5 دقیقە ئەو ڕۆژەشی ناوی بڵاوەکەینەوە هەموو چوارشەمانە ئێمە 65 بۆ 7 کەس ناو بڵاوەکەین ئیفادەیان وەرگین سەعات 11 کۆتاییمان پێناوە هەمووی چۆتۆ ماڵ و حاڵی خۆی بۆیە داواکەم کەس واستە نەکا یعنی لە پەیجەکە زۆرە نووسرێ بەداخەوە جەماعەت ئەدینم ئەوە هەرە بێ ئەو شتانە ئەڵێن بەس منتیقە کوردیەکان بڵاوەکەنەوە نەڵین یعنی شوێنەکان قەومیەکان تر من جوابیانە دەما هەر خۆمیش جوابی لە پەیجەکە جوابی خەڵکەوە ئەوە چی هەر هەمووی بەواستە ئەکرێت بۆچی بچم والله من ئەریانۆ پیان ئەڵێم ئیتر خۆشیان چاکەزان خەڵکەکە دێن مراجعەمانەکە لای بێستون واستە نییە لای بێستون واستە نییە سڕی خۆدات خینە بان چاوم دێ ئەلەویانە ئەوەشی واستە بکات جابەجا سەیرەکەی دێتە ژوورەوە هینەکە سبحان الله واستەکەش بکە والله معاملەکەی چێتە آخر کەسەوە آخر کەس بەڕێیەکەم بۆ بەغا ئەوە لێرانۆ من پێڵێم واستەش بکەی آخر کەس معاملەکەت بەڕێکرێت معقول نییە من کەسێک لە مانگی 5 تەقدیمی کردو تۆ ئەستادی
یعنی زەختێکەکەی باشە خۆ کاک بێسن هاتنەوەی ئەو ناوە کە ئێستا ئەو ناوە قبڵاوکەنەوە بەمانە ئەوە نییە بڕۆ پارەکە وەرگرەوە نییە ئێمە ئیفادەی ئەوەلیمان هەیە جارێک کۆمەڵیشی ترماوە ئیفادەی وەرەگرین کە ئیفادەکەمان وەرگرت اینجا دوای ئەوە فترەیەک کە نای بڵاوکەین و دوو شاهدمان بۆ دێنێ ئەوە تەواو کە شاهدەکان وەرگیرا تەواوی تر معاملەکە حەزم بوو تەواو شاهدیشی ئەی طبعا دوو شاهدی شێوێ کە بڵێن ئەوان لەو گوندە دانیشتون بەڵێ عینە شاهدەکان سێنە خۆن بە قورئان کە ئەمە خانووی هەبوێ لەوێ وەختی خۆی چەند مەتریش بۆ خانۆکە بێ هەموو معلومات بزانێت کاک بێسن ئەو کەسەی کە دێ ئەو مامەڵێ تەقدیمەکە بۆ ئەوەی کە ئەو بابەتی خان و زیان لێکەوتوانە وەربگرێتەوە کە لە وتمان لە کۆناتێک درراوە چۆن بابەتەکان بنووسێت چۆن زیانەکانی خۆی بنووسێ ینی بنووسێ بۆ نەخانۆکەی من 500 مەتر بوو بۆ نمونە دیوارەکانی قڕ بوو بلۆک بوو سێ ژووری میوانم هەبوو ئەوها بنووسێ ئەتوانێت شتی زیاد و کەم بنووسێ لە بابەتەکەیە یاخود حیوانی نەبووە بۆ من ئاژەڵی نەبووە بنووسێ ئاژەڵشم هەبووە ئیتر وەک چوسانم بنووسێ ئۆتۆمبیلم نەبوو ئۆتۆمبیلەکەش زیاد و کەمیکە ئەو بابەتە ئەتوانێت ئەو شتە بکە بڵێ طبعا ئەمە لە کەسەکە بە خۆی و زەمیری منە یەکەم شت خۆی و زەمیری ئێمە لە هەر لە ئیفادەکەی کە وەریەگرین مەساحی خانۆکی لێ پرسین خانۆکە لە چی دروست کرابوو لە قوڕ بۆ یان بلۆک بۆ یان هین بۆ ئەو پرسیارانی هەمووی لەکەین عینە شاهدەکانیش ئەو پرسیاران لەکەین دوای لە مەرحەلەی ئەخیرا طبعا زەرەرەکانمان کە بۆ نووسێ چی ڕۆیشتووە هەموویمان بۆ هینەکە ئەو کاتەش سێنی قورئانی دێین کام شتانی ڕۆیشتووە یاننا ئیتر ئەوە ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی و ئێمە وەک پێتم سێنیانە دەین و ئیتر ئەگە دنیای خۆیە دۆڕێنێ بۆ دنیار بە بیدۆڕێنێ ئەشکا بێسن شتێکی ترێ ئێستا من دایک و باوکم لە ژیانمان لە ژیانە نماوە ئەو خانووەشی کە باسێکن بۆ نەبێن بۆ لای تۆ ناو بنووسم خانووی دایک و باوکم ئەڕۆڵە زانام یەکشەمە ڕۆم بۆ لای باشە ئێستا ئێمە بەڕاستی ناساینەوە خانۆ چۆم وڵی ئەگەر بڕۆمە لای خزمەکانم ئەوانەی کە لە تەمەنی باوکم بوون ئەوان پێمان بڵێن چۆن بۆ چۆن نەبووە زۆرمان هەیە لەو بابەتانە مامۆستا ڕێبین کەسی سیرەکەی کەسەکە معلوماتی نییە دایک و باوکی نماوە لە ژیانە بەس دێ معاملە ئەبێ هەر حەقی خۆیەتی تەقدیم بکە ئێمە ئەڵین بڕۆ بپرسە لە کەسە گەورەکان لە خزمەکان یان لە دیەکە کەسانی لەویانەیە بڵێ بڵێ دوای بۆ نمونە مامۆستا ڕێبین خۆشی دیارە خانووی دێ یعنی سیرەکەی کابرا بە قوڕ دروستی کردووە ئەکید خانۆکانیشان بچووک نەبووە بڵین 200 متر کەمتر نەبووە بەڵانەکەم لە لە پشتەوە بۆ بڵێ یەک حوشەیەکی گەورە و تۆالێتەکەش لای دەرگای ئێمە ئەوەشمان بۆ حیسابەکەن سەکۆیەکی گەورە حوشەیەکی گەورە بڵێ ئەوەشمان بۆ حیسابەکەن بۆ مەڕووماڵاتەکان کە خانوویان کردووە ینی بڵێ بڵێ ئێمە چیڵین ئەوەی بیناکراوە چەندێ بیناکراوە لەو حوشەیە کە مەسەلەن دۆنمێکە مەسەلەن بۆ نمونە بڵین 2500 مترە تو چەندت کردی بۆ بینا لەو 2000 ئەوەیە یعنی زۆربەی ئەزانێ 195 معلوماتەکان چاکەزانێ ئەوشی نەزانێ ئەتوانێت بە یارمەتی کەسانی تر ئێمەش لێرانە کاراسانیەکمان کردووە بۆ خەڵک ئێمە طبعا حیسابی هەموو شتێکمان کردووە کە من دێم ناوەکان بەڵاوەکەمەوە مەسەلەن یەک ناح مەسەلەن هەفتەیەکم داناوە ئێستا مەسەم هەفتەی بێت و یایچیم داناوە ناحیە یاچی ناحیە یاچی کە بەڵاوەکەمەوە هەموو یەکترە ناسێکە دێن بۆ نمونە 65 ناوم بەڵاو کردەوە سیرەکەی سێ دێ لەو 65 ناوە هەمویان یەکترە ناسن ئەمەش کار ئاسانیە بۆ یەکتری پێش ئەوەیش بێن ئیفادەکەیان وەرگین پێیانڵێن کاکە مەساحی خانۆکانتان بزانن لە چی دروست کرابوو ئەمانە ئیتر جوابمانە دەنەوە نانە کار ئاسانیمان کردو بۆیان کاکیوا پرسیاری هەبوو کاک بەستون هاوڕێنمان پرسیارەکان هەیە سەبارەت بەوەی کە ئایا ئەم قەرەبووە بۆ زیان لێکەوتووە ساڵی چەند هەتاوەکو چەند ئەتوانێت قەرەبوو وەرگێتەوە ئەم لیژنەیە مختصە بەوانەی کەوا زەرمەندن لە ساڵی 1968ەوە مانگی حوت تاکو 2003 پێش سقوت هەتاوەکو 2003 پێش سقوت ینی ئەگەر بە حاڵەتی جگە لە ڕووخانن لایەن ڕژێمی بەعسەوە ڕژەمە دەرەکیەکان و ئەگەر بە تەقینەوە بێت ئەگەر بە ئاگرکەوتنەوە بێت ئەو کەسانش دەتوانن وەرگرن من حەزم نەکرد بچینە سەر بابەتە من مدیری لیزنەی تعویزاتی زەحای ئیرهابیشم هین دامی لۆجستی ئەوەی تەقینەوەکانی ناو شار خۆم 14 ساڵە لەوێ دەوامەکەم بەس الحەمدولله توانیمان تقریبا 195 معاملانە حەسم کەیت بۆیە مەسەلەی شەهیدۆوانە ئەچێتە بابەتی لیزنەی قانونی بیستی تعدیلی دوو ئەوە جیاوازە لەگە لیزنەی ئێمە ببوورەمە بەسمان زیان لێکەوتن بە حاڵەتی تەقینەوە یاخود ئاگرکەوتنەوە لە تەقینەوەکاندا بەڵێ ئەو ساڵانی کە ڕووداوانە لە 16 بۆ 2003 پێش سقوط بەڵێ شۆڕیجەمان هەیە کاتی خۆی شۆڕیجە هەمی خانۆکان تەقێنراوەتەوە جەنگڵاوە و ئەوانە هەمیان تەقانەوە علی حەسەن مەجید داتوت بەڵێ ئەوانش مەشمولن بەس قەزا و قەدەر نە
سوتانن قەزا 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 و قەدەر بەڵێ سوتانیش مەشمولە بەڵێ ینی لەم ئەتوان لەم تەقدیم کردنەیە بێن بەشدار بن بەڵێ یەک بابەت هەیە داوا لە خەڵکی یەکەم یعنی تەقدیم نەکەن فەرهود مەشمول نییە فەرهود ئەوانەی ماڵیان تاڵان کراوە لە 63 بوون ئەو شتە بووە لە 63 حرس قومی ئەوانە مەشمول نین ئەوانە مەشمول نین ئێمە لە 60 هەستەوە کە حزبی بەعز دامەزراوە لەو کاتەوە مەشمولن هەتاکو و سەقوڵی کاک بێسن ئەم بابەتە کەی بە تەواوەتی حەسمە بێ و خەڵک پارە وەرەگرێ و ئەگاتە چی؟ ئێمە دەستمان پێکردو ئینشاءالله ئەمە ئەگەر بێت و لە 2010ەوە بەردەوام بوو بایان لیزنەیە ئێستا 1975 و خەڵکە قەرەبووی وەرگرتبەوە من دوای ئەوەی سەردانی بەغام کرد پێش ئەوەی ئەم لیزنەیە وەرگرم وتم با سەردانێکی لیزنەی مرکزی بەغا بکەم هەر لە خۆمان و خەڵکی لاگ نەکەین سەردانی لیزنەی مرکزی بەغام کرد و دانیشتم لەگەڵ یانەسەیم کرد هەموو محافەزەکان بەسڕا و دیالە و تکریت و مەسەلەن با بڵێن ڤیقار و ئەمانە محافەزە جنوبیەکان هەمووی فایلاتیان هەبوو معاملات وەرە جیران وتم ئەی کەرکوو گوتیان کەرکوو یەک معاملەی نییە وتم چۆن نیمانە هەمانە ئەیوتی بۆ کە یەک معاملە نایە وتیانە کەرکوو زەرمەندی نییە وتم زیاد ئێمە لە 12000 زەرمەندمان هەیە وتیان چۆن وتم با ئێمە هەمانە بەس ئیش نەکراوە لەسەر لست نەکرا بۆیە ئەگەر لەو کاتۆ بکرا کە دیستە خەڵق خەرەبۆکەی وەرگرتبەوە ئێستا ئێمە دەستمان پێکردو ئینشاءالله وەجبات وا حازرە بێ ئینشاءالله بەس تەنسیقاتێکشمان کردو لەگە پەرلەمانتارەکانە ئینشاءالله ئیشی لەسەر بکەن لە بەغا ئینشاءالله لە بودجەی 27 ئینشاءالله دەسەکرێ بە سەرفکردن ئینشاءالله شارەکانی تر هیچ قەرەبیان وەرگرتووە پارەکە وەرگرن واللهی نەمپرسیوە ئێستا ئەوەی گرنگە ئەوەی تۆیە وتی ئەچێتە بابی میراتەوە لە میراتی شەمنیش هاوبەشم لەگەڵت بیرت نەچێ دوای شکایەتی لێ بەش دەکەمەوە کاک بەستن سپاس بۆم ئێوارەیە ئەگەر تێبینێک خاڵەکە بە ئێمە بیرمان چوو